ئەم مەڕاستیەمان ئەنجام داوە تایبەتە بە ڕووداوەکانی عەفرین وەکو ئەرکێکی نەتەوەی خۆمان لە هەموو وڵاتەکانە ئەکادیمیستەکان و زانکۆکان ڕۆڵێکی تاوانەیە لە داڕشتنی سیاسەتی وڵاتە لە دەربڕینی هەڵوێست لەسەر ئەو دۆسیانەی کە لە وڵاتەیە ڕۆیە ئێمەش حەزمان وەکو ناوەندێکی ئەکادمی لەگەڵ زانکۆکەمانە بە هاوکاری یەکێک لە مامۆستاکانمان ئەم چالاکیە ڕێک بخەین بۆ عەفرین. چالاکیەکەش خۆی دەبینێتەوە لە پانێڵێکی سیاسیە دەربارەی ڕووداوەکانی عەفرین بۆ نمونە لەسەر ڕووماڵی میدیای عەفرین لە هاوکێشانە وڵاتەکانی عەفرین هەروەها دۆخی ناوخۆیی عەفرین و عەفرین لە ڕووی میدیای و ڕووماڵی میدیایەوە و چەند چالاکیێکی هونەری تایە وەکو پێشەنگای وێنەیی پێشەنگای کاریکاتێری و چەند چالاکیێکی موزیکی تایە هەموو ئەم چالاکیانەش خۆی دەبینێت لە زمانی ئەو مەڕاستیمەی کە ئێمە لە پێناو عەفرینە ئەنجامان داوە. خۆشبەختانە کۆدەنگیەکی باش لە باشووری کوردستان هەیە بۆ پشتگیریکردنی عەفرین و تەماشا ئەکەین باشووری کوردستان هەمیشە هاوسۆز بووە بەرامبەر ئەو ڕوودا و کارە ساتانەی بەسەر کوردە هاتووە لە هەر شوێنێکی جیهان نابێت و بە تایبەتی لە تورکیا یان لە ڕۆژاوام بەسمان لە سووریا یان لە ڕۆژهەڵات من پێم وایە کە کورد درێژکراوەی کوردە لە هەر شوێنێکی ئەم جیهانەیە هەبێت و هەتاوەکو کوردیش هەبێت و هەتاوەکو ئەو مەقڵێتە کۆڵۆنیاڵی هەبێت کە کوردی دابش کردووە ئەوە کوردەکان هاوسۆز و هاپشتی یەکە بین و داواکارم لە سەرکردایەتی سیاسی کورد کە تەماشایەکی هاوڵاتی ئاسایی بکەن کە چۆن هاوسۆزن هاوعەتفن لەگەڵ ڕۆژئاوادا ئەوانیش بە یەکدەنگ بن بۆ ئەوەی کە بتوانین پشتگیری براکانمان بکەین لە ڕۆژئاوا و لە کانتۆنی عەفرین.